سڵاتان لێبێ ئێرە ناوژەرگەی لەندەنە ئەم شەقامەی لە پشتمۆ دەبینن شەقامێکی فرەچەشنی کۆلتوری و نەتەوەییە و بێگومان کوردیش بەشێکە لەو فرەنەتەوەییە. ئێستا هاتووینەتە بەردەم فرۆشگایەک کە لە شاشەکەیەوە دەبینین هەمووی جلی کوردیە. ئێمە چینە ژوورەوە پرسیارێکیان لێکەین لەبەرەوەی کە دوکانی جلی کوردیە دڵنیام کە ئامادەکاری جەژنی قوربان دەستی پێ کردووە. ئەچین بۆ لایەن بزانین ئایا سەریان قاڵە بە بۆنەی جەژنەوە لەگەڵمان بن. سلام علیکم. باشی خاتونگە. قوربانی تو یخوا بخیر بی گلکم حالوز اتان یخوا بخیر بی چون لخدمت تانه بم گلکم مرو خدمت لئبا هاتویم بزانین ئامادەکاری جەژن چیە لێرە؟ ما شاء الله والله أمن سرمان قلب الله ما شاء الله ما شاء الله هم يجلي كردي أهانية كواو كراسو هر جاري موديلي كتير تازة در أشياء بمان إيش موديلي أم جارة معنا فقيانة كفقياني كردي لا كواكيا كراسك بيقولا جي كراسك بيقولا أنجا كواكا فقياني هابيو واتە وەکو جاران نەماوە جلی کوردی گۆڕانکارێکی زۆری بەسەراتەوە یعنی لە کولتۆری خۆمان دەرچووە ئەکەوا بێ وایە زۆریش دەرچووە جاران شەواڵ و ژێکراسە کردە ئیسە ژێکراسێکی درێژی بۆ ئەکرێ ئەنجا پرسیانیانش لێ ئەەکەم مەڵێم ئەی باشە ئەگە هەڵپەڕی چۆن یعنی چی ئەەکەی خۆت ژێکراسەکە درێژ بێ نارێ و ئاسانی هەڵپەڕێ ئەڵینە بەرزێک ئێ ئەخۆ قاش دەکەوێتە دەرەوە خۆی جوانتر شەواڵەکەەوە دەرەوە بێ جوانی کوشە جلی کوردی لە ڕاستی هاوە شەواڵەکەیوە هاوە پجامەکەی و ئەگە پجامەکە جوان بێت یعنی هەموو شتێک جوانە ئەنە ئیسەنا ژێکراسەکە درێژەکرێ کراسەکە درێژەکری هەرکی بێ قۆڵە کەواکە ئەکرێتە سەری تەواو کەواتە لە جاتوی ژێرکراسیش بکەن ئەتوان هەر ماکسێکی بێقۆڵ لەبەر کرێ قماشەکە سوور بێ و کەواکە بە فەقیانەوە کرا بەسەریە بەس لە لەندەنە ئەوە هەیە خەڵکی جلی زۆری نییە جلی کوردی زۆری نییە یعنی بۆ مناسبەیەک جلێکەکەن ڕانکەی جیاوازە بۆ مناسبەکەی تریشی ڕانکەی جیاوازە ئەنجا لەمیشە لەوە ئەچێ جلە کوردەکە دووسێ جار بکرێتە بەر یا کەواکە ئەگۆڕن یا کراسەکە ئەگۆڕن مشکلیان نییە لەوە بەس ئەگەر بێت و یەک ڕنگ بکەن بۆ نمونە ئەم سەوزایکەن سەری ئەم سەوزە بکەین بۆ نمونە ئەم کراسە سەوزە ئەکرێ ئەم کراسە سەوزە وێژێ کراسی سەوزی بۆ بێ خۆ ناوێژێ کرازی هینی ئاڵتونی بکەینە ژێری ئەبی هەمان ژێ کراسی بۆ بێ دی ناتوانین مەکسی بکەینە ژێری ئەنجا لە مێشە مەکسیانیش کەس مەکسیشەوەنە لەبەر ناکە ئەیتر مایک بە خۆتە بێ باسی دوکانەکان قماشەکان لەکوێ بۆ دیە چۆن دیزاینەکانەکەن ئەوانی کێن خۆیان دیزاینێکیان لە مێشکە چەندێک خەڵکەکە پەیوەستە بە کولتۆری خۆمانەوە یاخود لە تازەگەریان ئەمانەیە ئەمەنەما بۆ باسکەی بەسەر چاو خۆش کراسکو داریا و ڕێشە بەخوازەخی بوو خاڵی کێشە کێچێ بەخواستم دێتەدا ساتێ بەڵاوە دانیشە وەرە لە بەران بەرێن زۆربەی زۆری قماشەکان لە دوبەی بۆم تێ ئەمانەی عایدی خوشکانی سۆمالین بووکی سۆمالی لە هندستان و بۆم تێ ئیشی دەسای کرێ 6 هەفتە ئەدەمە کەستومەکە تا بزانم ئەگە وەختی هەیە تاکو ئەو کاتەم ئەوێ بۆ دروستکردنی قماشەکە بۆ دروستکردنی پارچەکە ئەنجا دوایی پارچەکەیەت پێشی ئەو مەوعدەدامنا بۆ کەستومەکە پێشی مەوعدەکەیەت ئەگە بۆ بووکی خۆمانیش بێ پێشی مەوعدەکەیەت مثلا 30 هەفتەی پێچە 4 هەفتەی پێچێ قماشەکەیەت تەلیفۆن بۆ خانمەکە کە مەڵێم قماشەکە هاتووە وەرە بزان بەدڵتە ئەگە بەدڵ پێ دەسەکەینە ئیشکردن بە 2 ڕۆژ ئیشەکەی بۆ خەمە ئەولاوە دیوای لێ ئەکەین ئەو خانمە دڵی خۆش بێ
خۆشترین چشت ها لە ناوی ئەوەیە کە خانمەکە تێ قوماشەکەی خۆی ئەبینێ و دوورینەکە ئەبینێ خوای گەورە ئەزانێ لە سێجا کەمتر باوشم پیاکە. ینی ئەوە هەموو دنیا بۆ منەهێنێ زۆر زۆرم پێ خۆشە. ئەنجا قوماشەکانی تریش بڕێ قوماشم هەیە لە کوردستانەوە بۆ میات. زۆر جوان. ئەمانە هەمووی کاری دەسە. ئەمە کەوایە، کەواکە و کراسەکە بە 300 پاوانەی فرۆشین ئەمەیان. ینی سعرەکانمان زۆر زۆر مناسبە، زۆر گونجاوە، خاستن بۆ بووک گونجاوە. دوورینی کراسمان بە 20، دوورینی کەوایشمان بە 25 پاوانە. ئەگە پولەکە بێ، ئەگەر کەمی موروی پێوە بێ بە 25 دوور، بەس نا ئەگەر ئەم مورووە بێ ئەمە تاخمێکی بە 115 پاوانەی دوورێنین. چونکە هاوە خۆی و قورسیشە. ئەنجە ئەمە بیخەینە ژێر مەکینەیش، مەکینە ئەشکێنێ، چونکە بە دەست دروست کراوە. مەکینە ئەشکێنێ مورەکانی ئەستورە مەجبورین وە دەست بیش دوورێنین بۆی کە خۆتیش ئەزانی لە وڵاتە ئیشی دەست زۆر زۆر گرانە. هێشتا خۆمان بازارمان معقولە، چونکە هاین لە ساڵت وڵا سەبەبەکەی ئەوەیە. 9 ساڵە هاین لەیرە خوانی بڕێ، بەس دیتە قوماشەکانمان ئەبینی وەکو قوماشی کوردەواریە. منیش ینی ئەوای لێم کرد سەرکەوتوو بم لە ئیشەکە. قوماشی خۆمان سۆمالیش حەزیلیەکە هەمان ششتە، بەس دوورینەکەی گۆڕانکاریە. الحەمدولله، ینی زۆر زۆر بەختەوەرم الحەمدولله. سێکچەکەم و دەستی خۆم جامیعیان تەواو کردە و پارەی دوکان جامیعیان تەواو کردە. سوپاس بۆ بە الحەمدولله. 3 جار استخارەم کرد کە باشترین چێشت قوماشە ئەکسپایر نابێ لە ناو ناچێ زوو و ئەتوانیتیش پارەی لێ بکەیت. سپاس بۆ خوای گەورە و 9 ساڵە الحەمدولله 6 خەیاتمان هەیە لە دوکانە. سپاس بۆ خوای گەورە هەر هەمویان کوردن. دوانی ئێرانیە، ئەو 4ەکەی تریشی خەڵکی کوردستانی خۆمانن، ئەوانش هەر کوردی خۆمانن. سپاس بۆ خوای گەورە. خەیاتی تریشم هەیە ئەفریقیە، ئەوەی لە سۆمالەکانە دوورێنێ. جلی بووکی کینی خۆمانە، ئەمیش هەم کاری دەسە. کەوا و کراسە کوردستانیش هەیە. ئەم قوماشە احتیمالی هەیە لە کوردستانی شابێ. ئەمە 150 فرۆشین قاتەکە بە کاملی، دوورینەکەیشی بە 45 پاوانە. والله هاتين لم جلي جوانا أنا كريم أم جلي جوانا لتك أم جلانا أما هموي جلي جوانا هاتين بو ججنان وبو شاي من هيا خوش بيا أخوة. وهاتين جل أم جلانا هموي جوانا هاتين لاي خاتون جلمان بو بكريتو فيديوريني بومان. ئێوە جێژن چۆن لێرە بەڕێکەن؟ والله روكو خمان هرجيجي كردستان لێرە میوانی دەکەین و ئەڕۆین و تین و شیرینی ئەبین و لە مزگەوتی تێنەوە پیاوان و شیرینی ئەدەن بە میوانەکان و لە دراوسیەکان و لەم جۆرانە وەکو کورسانی خۆمان. پیرۆز و ئیشاڵڵا هەمووتان. وەڵام ماشەڵڵا پارچەکانی جوانە، قوماشەکانی جوانە. من خۆم زۆر بۆ سلێمانی ئەڕۆم. يعني هەموو ساڵە لە سلێمانی جارێک دوو جار 3 جاریش طبعا پارچەکان ئەوان هەر لێ نییە، يعني زۆرە. بەس ئێرەیشە ماشەڵڵا يعني کە کەسێک نتوانێتەوە بڕۆتەوە بۆ سلێمانی باش ئەمە هەیە. بەخۆمە یەکەم جار مەبێم يعني خزممان و ئەمانە هەموویان وتیان شوێنێکەیە ژنێکە کچێکە کورد پارچە و کراس دوورینەکە. وەوە وەڵڵا هاتینمە یەکەم جارمانە بۆ دایکمیش کراسەکڕین. هیچ ڕێگرێک نییە لە ئافرەتانی کوردی خۆمان ڕێی لێ بگرێت. نەبوو زمانەکە ئەلحەمدولله من خۆم ئەزانم ئافرەتی کورد زۆر زۆر مەهرەبان و زۆر عاقڵ و زۆر ژیریشە. یەکەم بۆ ئەوەی ئافرەتی خۆمان میشکی پاکە، دڵی پاکە، زۆر بەڕەحم و زۆر چالاکە. یعنی کاتێک یەکێک لە ئافرەتەکان پۆلیس ئۆفیسە هاتە ژوورۆ پرسیاری لێ کردم، وتی تۆ خەڵکی کوێی؟ وتم من خەڵکی کوردستانم. وتی کامن بەش؟ وتم بەشی عێراق، بەشی سلێمانی. وتی
والله من زۆر معجبم بە ئێوە زۆر ینی کە تۆ ئەبینم ئافرەتێکی ئاوای لە ناو بازاڕە طبعاً باش شتێکتیش بۆ بڵێم هەمن و کچەکان ئیشەکەین لە دوکانە لە ناو ناخی دوکانە ئافرەتەکان تر خەیاتەکان تر تێن غەرازەکان ئەبەن قیاسی نەفەرەکە ئەگرم لەگەڵ دیزاینەکە ئەیدەمە خەیاتەکە بڵێم ئەمە ئاوایە ئاوام بۆ بکە ڕێک غەرازەکەم بۆیێنێتۆ ڕێک پارەکە ئەدەمە دەستیەوە پێش ئەوە لە کەستومەکە پارە وەرگرم کچکە من زانم سعرەکەی چەنە ڕێکە ئەیدەمە دەستی خەیاتەکەەوە ئەنجا لە ڕاستیە هیچ ڕێگر نییە ئافرەتی کورد ئیش نەکە هیچ شتێک نییە نەتەمان نە بڵێم نە حیجاب و نەبێ حیجاب هیچ ڕێگەت نییە لە ئیشە هەمووی ینی ئەگەر خۆی بڵێ من ئیش ناکەم ئەوە دی تەواو ناتوانانی هیچ لەگەڵ یابنێ هەنا هەر بوارێک لە ئیشابی ئەتوانێ بیکە بواری محامی بواری دکتۆری خوانێ بڕێکچەکانم الحەمدلله شاید حاڵی ئەوەن ئیشەکەن لەوێ لە بەشی خوانە ئیشەکەن کاتی ئیشیانیش نەبووتیان یارمەتی من لە دوکانادەن سواز و بۆشی خۆی گەورە بۆ دیزاین بۆ الحەمدلله دادەبارم ئارتە تەکچەی تەواو کردە سواز بخوای گەورەتیە لە بواری نەخشەکانم بۆ داناسەری زۆری جلەکان خوا ئەزانی دیزایانی ئەوە ئەتوانم بڕکلامێکیش بۆ دوکانەکەی خۆم بکەم هاین لە ساوتۆڵە ئەدرێسمان UB1 1RQ ژمارەی وە کوردیش لەسەر ئینەکە نووسیمانە ساینەکە نووسیمانە زۆر سپاسانەکەم پێمان خۆشە بێن هاین لە خزمەتیانە بە هەر شێوازێک بێ کار ئاسانیان بۆ ئەەکەین لە قماشا بێ بەخوا ئەگەر لە دوکانیشمانەوێ چون بۆ دوکانەکانی تر قماشیان بۆ ئەێنم بینەرانی عزیز خات و شکریە لە ناوچەی ساوزهۆڵ لێرە ئەم دوکانی هەیە بۆ خزمەتی کوردانی بەریتانیا جا ئەگەر تۆی خاتوونی عزیزەتەوێ لێرە پۆشاکی جەژن بکەی فریاکەوە چونکە جەژن ئۆنەی نەماوە با خات و شکریە کاتیەوەی هەبێ جلەکانتان بۆ بدرێ جەژنتان پیرۆز خواتان لەگەڵ فدای بالای برزتم روژ دوست جا